بەناوی خی گەورە میرەبان ئایزانم سلااوان لێبێت خۆشحاڵم لا بەرنمێکی نوێی دەری و یاریگا دێمە لای ئەوەی ئەزیز و خۆشەویست. ئایزانم لەم بەرنمەیەدا لەگەڵ هاوڕێی خۆشەویستم دانە ڕەسڵان باسێک لە پێشهاتە وەرزشیەکانی داهاتوو دەکەین کە لێسادا و کۆمان ئاگادارن یاری خولەکان دەستی پێ کردوتەوانێ و یانەکانیش ئامادەکاری تەواویان کردووە بۆ یاریەکانی وەرزی نوێ. دانەرجان خۆشحاڵم جارێکتر لە بەرنامەی دەرو یاریگا لەگەڵم ئامادەی. سپاس حەمەدجان، سپاس بۆ دیدارەکە. سەرتاش بە بۆنەی هاتنی جەژنی قوربانەوە پیرۆزبای جەژن لە بەڕێست و لە تەواوی کارمەندانی کەناڵا زەقەی پەیام و تەواوی بینەرانتان و تەواوی پەیڕەوانی دینی ئیسلام لە هەر شوێنێکی کوردستان و دنیا بێ دەکەم. هیوادارم چەند ڕۆژە بە خۆشی و بە کامەرانی برابێتە سەرەگەرچی کارەبا ئاو و بەزمۆرایە هەر نایاڵێ، بەڵام ئیدی هەر ڕای کێشین لەگەڵەمانەیە. ئیشەڵڵا خوای گەورە ڕۆژێ لە ڕۆژان قەرەبوویم خەڵکە باتەوە بە ڕەحمی خۆی. ئینشەڵڵا سپاس دانەرجان، بێگومان لە دواسادەکانی جەژنینەوە بە هەمان شێوە جەژنە پیرۆزەکەی دانەر با لە بەرنمەکە بێ بە هیمنیش دانەرجان من هەر سەر ڕاستە خۆمێ بچمە ناو بەرنمەکەەوە لە بەرەوەی بتوانم زۆرترین شت لەم بەرنمەیە باس بکەین. ئەگەر من باسێکی لە ڕکابەرەکانی وەرزینوی یانەکان کەم لەو ئامادەکاریانەی کە یانەکان کردویانە بۆ چوونی تۆ ئێستەی تۆپی پێ لە چ ئاقارێکایە بە تایبەتی کە دەبینین پارە یانی ئێستا پارە خستنە بەردەم یانەکان وای لیا تۆ ئیمالکردنی بە دوایە هاتووە تۆپی پێم گۆڕانکاری بۆ بە سەراتوە. خۆی کاک محەممەد چەند جاری کەش لە بەرنمەکەی بەڕێستا لە چەند بەرنمەیەکی کەیە لە کەناڵەکانی تریش بە بەردەوامی ئاماژەم بە یەک یاری تایبەت داویش یاریکی بۆ کسێنی مایک تایسۆن بوو لە ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردووە و کاتە مایک تایسۆن تەمەنی لە 20 ساڵیە بوو بە پاڵەوانی کێشی قرس لە دنیای بۆکسێ ناکام شتە نە ڕۆکی مارسیانۆ نە محەممەد عەلی کلاینە جۆن فریزەر کەس نەیانتوانی بۆم شتە بکەن. تایسۆن لەو تەمەنە مناڵەیە نە ئایرۆنمان وە تا پیاوی ئاسنین چکە هەچ بۆ کسێ ئەچۆ بەردەمی تایسۆنی کوتابە زەویە. لە یاریەکە تایسۆن تووشی دۆڕان هات. من پاشەوە ئێمە لە ئەو کاتە ڕۆژناوی باسی ڕاضی و هەروەها ڕاستەدا بۆمان خوێنەوە راپۆرتێکم ئەو کاتە مناڵ بوو، من بەس بەردەوام خەریکی خوێنەوە شتان بووم، راپۆرتێکم خوێنەوە باسی لەوە کردەڵێ بۆچی تایسۆن دۆڕا. تایسۆن دۆڕا لەبەرەوەی کاتێکە سەیری بازارەکەن بازاری هەردوو بۆکسێنەرەکە تایسۆن و ئەوەی بەرامبەری هێندە پارە لەسەر تایسۆن دانراوە کە تایسۆن ئەم یاریە شەباتەوە چارەکیەوە لەسەر بۆکسێنەرەکەی تر دانەرا. ئەمە ناهاوتاییکی دروست کردو بۆیە بەڕێوەبەری کاروبارەکانی تایسۆن پێوی توتی ئەگەر ئەم دۆخەوا بڕات تۆ تەواو ئیفلاسەکەی دەبەرەوەی پارێکی خیاڵی لەسەر بردنەوەی تۆ دانرا. بۆیە هاتن چیان کرد فێڵیشیان کرد. تایسۆن خۆی بە دۆڕاننا لەو یاریە یاریکی کێبڕکێیی بوو خۆی بە دۆڕاننا لە دنیای بۆکسێنە یاری داواکردنی کێبڕکێ هەیە ململانی هەیە جارێکتر. تایسۆن دوای سێمان لەو دۆڕانە داوای کێبڕکێ کردەوە لەگەڵ بۆکسێنەرەیە دانی ماچی بووە بزانام جوان بیرم نەماوە بەڕاستی لە جەولەی سێمان تەختی کرد، یعنی تر تایسۆنە ئەسڵەکەمان بینیەوە، بەڵام ئەم جارە هاوتایی هەبوو لە باڵانسی پارەیە لە گرەوەکانە لە بۆکسەکانە کە هەردووکیان وەکو یەکن. بۆیە تایسۆن بە دۆڕانەکە 29 ملیۆنی بردەوە یەکەم جار، بە بردنەوەکەش دوایی پشتێنەکەشی وەرگرتەوە و 150 شتێک ملیۆنی بردەوە و کاتە بیرمە. بەواتایەکی تر کاتێکە پارەیەتە ناو دنیای یاریەوە هەموو شتێک تێگەیە. نمونەیەکی بچووکە بۆ باسکەم کاک محەممەد، پارنا پێرار لە کلاسیکۆی یەکبەیەکە کاتێک کە ڕامۆز لە خولەکینەوە سیا گۆڵی یەکسانێک کاتەوە و پێکیۆمانە وەستاون چاوەڕێەکەن ڕامۆزکە لەکە لێبە یاریەکە تەواو بێ. ئەو گرەوە گەورەی کە لەسەر ئەوە کرابوو کە یاریەکە بێ 1-1 تەواو بێ لە نێوان ریال و بەرشلۆنا 1-1 تەواو بوو. ئەمە زۆر لە هەیبەتی کلاسیکۆ شیشکان لەو کاتە، یعنی ئەگەر ئەو وەفراندنانەی میسی و کریستیانۆمانە نەبووە لە یاریەکانی دوایە دڵنیان تەکەمەوە کلاسیکۆ مرد. باشە لە بۆندزلیگا پارساڵ هاندەرانی شالکە هاندەرانی دۆرکمۆن کە ئەم دوو هاندەرە زۆر تایبەتن لە ئەڵمانیا و لە ئەوروپاشە، چکە شالکە هاندەری پیانەڵەن شاهانە تاکوێ ساش هاندەرانی دۆرتمۆنیشە و هاندەرە جوانەیە هەموو دنیای تەنان هاندەرانی بەرشلۆناشی پێناگات. چیانەکرد لە یاری بایرەنا بەرامبەر بەم یانانە بە شالکە بەرامبەر بە دۆرتمۆن هەتا خولەکی حەڤە یارێکە
دووهان لە یانەکەی خۆیانە کێشا و وەرەقی وەکۆڵەن دەستی تەواالێتیان بۆ فڕیان پارەیان بۆ فڕیان ناو یاریگە لە دوای خولەکی حەفۆ پشتیانە کرد یاریگە جا خولەکی 21 ڕویانە کردەوە یاریگە و دانیشتن ئەمە چی بوو ئەمە جۆرە دژاتیکردنیکی ئەو نەبوو ئەو سیاسەتە بوو کە ئەوان گرتبیان بەر ئەویش چی بوو یاریەکانی بۆندزلیگا 29 یۆرۆیە ئەمان چوو بوون یاریەکانی بایرەنیان کردبوو بە 39 یۆرۆ 49 یۆرۆ هاندەران قبولیان نەبوو ناچار حکوومەتی ئەڵمانی و یکێ تۆپی ئەڵمانیا هاتە ناوتیان بابە ئێمە تۆپی پێ ناشرین ناکەین ئەوە پارەکانتان نینە بەیانەکان بەس بلیتەکانی یاری بایرەن گران مەکرد بۆندزلیگا لەوانەیە لای من لە وڵاتی من و توێ خەڵکێکی زۆر سەی نەغا من ئەوروپان بینیوە هەموو لە ئەوروپا سەیری بۆندزلیگا و کاڵشۆ کرێ بە ئێستاشەوە بینەری لیگا زۆر کەمە ئەوە تا هەر لە یەکەم یاری ڕیال مەدریدا کە کریستیانویتیانی ڕێژەی ئامادەبوونی هەندەران 44,000 بووە لە نیویاریگا ئەمەوە دەوەرە میسیژ نەمێنێ هەمان شێوە یاری بەرشەلۆنەش بەڵێ ڕێژەیەکی کەم بوو دەوەرە بیەنەرە بە چاوە ئەمانە هەمووی پارە وای لێ کردووە کاک محەممەد هەمیشە دەستەواژێت تەواو کە پارە چوو هەشتێکەوە تەواو پاچیتیان نامێنێت لەبەرەوەی پارە ئینگلیزەڵێڵە گەورەیەکی زاڵمە و نۆکەرێکی دەستەمۆیە تۆ کە زانی و بەکاریبێنیت نۆکەرتە کە نەوزانی بەکارەبێنێ و تۆ بەکارێنەوێ بە گەورێکی زاڵم ئێستا بە تایبەت لە پریمەر لیگدا پارە وای لێ هاتووە شیکردنەوەیشی جوان بوو دەستە خۆش بە بەوەی کە پارە بەڕاستی ئەم بارودۆخی وا لێکرۆ بەڵام با من یەکسەر بچمە سەر پرێمەر لیگ و ئامادەکاری یانەکان بارودۆخێکی جیاواز ئەمساڵیانی لە پرێمەر لیگا بەردەوام باز لەوە کرێکە هەر یانە و خاوەنی ڕانەرێکە کە بە تەکتیکێکی تایبەتی خۆی یاریکردن ئەنجامەیە بە تایبەتی کە ئێستا شەژیانەکە لە کێسەی لە ئینگلتەرا بیگ فۆر نەماوە ئەوە یانەکان تەواو ئەو پەڕی ڕکابەریەکەن ئەو پەڕی بێزی توانای خوان هەمووشیان خاوەنی کۆمەڵێکرانەر من حەزەکەم گفتوگوۆی میانانە بەیەکەوە بکەین ئەگەر سەرەتا لە مانچستەر سیتیەوە دەست پێ بکەین گواردیۆلا هەر لە سەرەتای وەرزە باز لەوە کە بەرهەمی ماندووبوون و تیپێک کە دروستم کردووە ئیتر وردە وردە دەستەکەم بە چنیەوەی بە تایبەتی کام ساڵ سێم ساڵی کارکردنیەتی باڕەخنەیەکی بچووک لە تۆش بکرم مادام وایە ئەی بۆ لە لێ تۆتەنامەوە دەست پێ ناکەی خۆ پۆچتینۆ هیچی نەکرد خۆ زۆرترین یاریزانانی مەبەستم لەوەیە لە بێستی لە پاڵێوراوی یەکەمەوە دەست پێ بەو ڕیزمەندی ئاخر وایە کابرا پارەیەکی زۆری سەرف کردووەوە تا باش من پرسیارەکەی گواردیۆلا هەڵەگرم بۆ دوایی لە تۆتەنامەوە دەست پێ لەگەڵ تۆتەناما دەست پێکەین بۆ تۆتەنهام خاوەنی و هەمۆستێری و پۆچیتینۆ بەردەوام پێ وترێ باشترین ڕایەنەر یەکێک لە باشترین ڕایەنەرەکانی پرێمەر لیگ بەڵام ئەنجامی نییە خەیچەکە ئەنجامی نییە خۆ یاری خۆش پێشکەشەکە خۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردووە تۆتەنام یاری خۆشی پێشکەشی خۆشترین یاریەکانی پریمەر لیگ زۆربەی هەرە زۆری تەنانەت وەرزی ڕابردووش تۆتەنام پێشکەشی کردووە هەندەرانی ئینگلیز کاک محەممەد قەوسم لێرە بەڵێ ئەڵمانیا یاری یەکەم دووەم سێم چوارم لە مۆندیالی 2014 خراپترین ئاستیە لە کۆتاییە نازناوەکەی باشە لەگەڵتان چی مهم بوو؟ دوایە خۆی من دایم وچوومە کەس باسی خاوەنی پلەی دۆم ناکات کەس ئێستا باسی کرواتیا ناغامی باسی فەڕەنساکەەوە بڵیتونە لێەوە حقیقەتە بەڵام مەبەستم شێوازی ماوەی چەند ساڵە کاتێکە ئەم کوڕە هاتە تۆتەنامی کرد بەیانەیە کە خەڵک گوێی لە ساڵ چوارە مەرزی کارکردنێتی لە تۆتەنام خەڵک گوێی لە دەنێتی خەڵک ئەزانێن یانەیەگەیە لە لەندەنە لە باکووری لەندەن ناوی تۆتەنامە خەڵک جاران هەروایە زانی ئارسیناڵێ و چێلسی هەیە و عنی بەڕاستی ئەو دوانە زۆر زۆر دێهاڵێ ناوە گەورەکە بوون لە لەندەنە و تۆتەنام لە ئاستی وەستام و یانەکانی ترا بوو بەڵام ئێستا تۆتەنام ئەگەر بڵێم مەگەر هاتنی ساری وا بکات تۆزێک جێکەکەی پێلاق بێکژنا ئارسیناڵی دەمێکە تێپەڕانەوە و زۆر بە جیاوازتری ژاریەکە بۆ شێوەی کە ئەی بینین لە خولەکەیە تۆتەنام کاک محەممەد هەموو وڵاتێک پێویستی بەیانەیە کە زۆرترین یاریزانانی هەڵبژاردەی وڵاتەکەی تیاابێ ئەگەر ئەم شتە ڕوونەیە ینی گوناحەیە من بۆ خۆم لە پێیجێکی عەرەبیە وتارێکم لەسەر مۆندیال نووسیم مۆندیال لە دایکبوونی ئینگلیز بوو مۆندیال هیچ شتێکی تر نەبوو هیچ شتێ هەڵەیەکی گەورەی ئەڵمان بوو لە دایکبوونی ئینگلیز بوو بۆ لەبەرەوەی هەڵبژاردەیەک لە دایک بوو لە مۆندیالا کەس نەیزانی کەس ئاگای لێم بەس چونکە پلەی چوارەمی کرد
کەس ناوەکە مەخفی بوو دیسان. بڵێ بەڵام لەگەڵەوەشا هەڵبژاردەیە بوو کۆمەڵی یاریزانی نوێی پێشکەش کرد گۆڵچێکی پێشکەش کرد کە کەس چاڕی ناکرد پیتفۆرد دەرکەوێت و کۆمەڵی یاریزانی هێنا کە کەسیانەوە ئەستێرە گەورانە نەبوو ینی کۆمەڵ لە بێگومان کۆمەڵی یاریزانی زۆری دوورخستەوە لەگەڵی شانە ئەوەی کە ڕێبەراتیان پێگاتەیە کرد یاریزانێکی 24 ساڵ بوو کە هاریکینە یعنی ئەمە جوانترین نمونەی تۆ پێ من لە پێچێکی عەرەبیان نووسیم زۆر دەستخۆشیم لێکرا بەڵام لە لای خۆمان لە چەند لایڤێکی شاباسم کرد و چەند شتێکیشم لەسەر نووسی خەڵکێکی زۆرە شتەکەیان وەرنەئەکرد مەبەستم چییە کاک محەممەد تۆتەنام زۆرترین یاریزانی پێشکەشیم هەڵبژاردەیە کرد لە مۆندیالە لە ئێرۆی 2016 چەند یاریزانێکی بە نرخی خەیاڵی فرۆشتووە گارێزبێڵ و لۆکامۆدری زەمانە هەمووی بەڕاستی ئێستاش هاریکین و چەندین یاری ئەرێکسۆنۆمانە هەمووی لە بەردەمیەوەیان کە بفرۆشێن بۆیە من کە یعنی نیم لەگەڵ تۆیا کردلەوەیە مەبەستمەوە بوو با چێژی تۆپی پێ نەکەینە قوربانی ئەوەی گواردیۆلا کە بە پارەیەکی خەیاڵی تیمێکی دروست کردووە ئێستاش ناچێتەوە بابی هەمان ئەو بارودۆخەی کە چەند ساڵی ڕابردوو ڤێنگەر لە ئارسیناڵای کرد خەریک نییە وای لێ بەڵام ڤینگەر لە حەوت ساڵی کۆتایە عەساکەی لێون بوو کاک محەممەد من کاتی خۆی لەسەری دوسێ جار شتم نووسیم ئەگەرم پیاوە عقل بێواز لە ئارسیناڵێنە ئێستا خۆیڵێ لەگەڵ عقلم ببووە 10 ساڵەمەوە پێشوازم لە ئارسیناڵ لە من خۆم تووشی هین کرد تووشی ژوورێکی داخراو کرد کە دەرگای لێوە نەبوو لێوەی بچمە دەرەوە کاتێکیش کە تووشی دۆڕانە هاتین هەر منە خنکام کەس نەبوو من ڕزگارکە و بالفعلواش بوو ئارسن ڤینگەر ئەگەر گۆڕانکاری بکردایەک و گواردیۆلا کاکە گواردیۆلا و 3 ساڵ لەگەڵ بەرشلۆنە 3 ساڵ لەگەڵ بایرن 3 ساڵەوە لەگەڵ مانستی دوایەمە چێ بۆ چۆ کابرا ئەپدەیتی خۆیە کاتەوە شێوازی خۆیە گۆڕێ یاریکردنی خۆیە گۆڕ ئەمە شتێکی زۆر باشە ڕاهێنەرەکان لە ئێستاە کە زۆرە مێنەوە لەگەڵ یانەکانە زیانی گەورەیان بەرەکەی باشە بیرمان نەچێ پۆچتینۆ ئەگەری یەکەمی یەکێت تۆ پێ ئەرجەنتین بوو پێش سیمیۆنیش بوو دوای مۆندیال لە شوێنی سانپاولی کە پۆچتینۆ بکرێتە ڕاهێنەری هەڵبژاردەی ئەرجەنتین بەڵام پۆچتینۆش هەمان قسەکەی سیمیۆنی کردەوتی من بەم دوومەرجا بم بە ڕاهێنەری هەڵبژاردەی ئەرجەنتین ئەبێت تەواو ئەندامانی کرد تۆ پێ ئەرجەنتین دەست لە پۆستەکانیان بکێشنەوە و بێ کەسیش دەست نەخاتە کارەکانەوەوانیش هەی لەوە تۆش قسەکەی سیمیۆنیەکەیتەوە ئێمە نامانێت و پۆچتینۆ دانیشتەوە لەگەڵ تۆتنامە لەگەڵ تۆتنامە بینیمان یاری یەکەم چ ئاستێکیان پێشکەش کرد دوایەوەی گۆڵێکیان لەسەر تۆمات کراوە یارەکە گەڕاوە یەکسانی ئەم تیمە تەقیەوە بە ڕووی تیمی پەرامبەریا بەڵام بەو پێی کە ئەم یانەیە بۆندی نەکردووە بۆندیش ناکات و پارێزگاری لە ئەستێرە سەرچەکان کردوە ئەمە تۆزێ قورسە کاک محەممەد وەڵام وەک پێشتری ژانی بەڕێز ئاماژەت پیا من لە 2011 بوو لە وتارێکە لە ڕۆژنامەیە سۆ کاتە نووسیم شتێک نەما بەناوی بیگ فۆرەوە لە ئەنگلتەرا ئێستا بیگ 5 و بیگ 6 و 7 یعنی بیانە لەبەر چای قۆگە تۆتنام توانێت کۆتایی ئەم وەرزە هەل هیچ نەوێ پلەی چوارەم بگرێت هیچ نەوێ پلەی چوارەم بگرێت چکە 2 ساڵەمەوە پێش لێستەرستی توانی پێشەنگی بگریانی بوو بە پاڵەوە 3 ساڵەمەوە پێش بۆیە تۆتنام ئەگەر بتوانین پلەی چوارەمیش بگرێت دەستکەوتێکی گەورەیە بەشداریکردن لە چامپیۆنز لیگ چکە تازە 4 کورسێکە بۆ هەر 4 وڵاتە گەورەکە بۆ هەر 4 خولە گەورەکە جێگیر کرا کالشۆ لیگا بۆندزلیگا پریمەر لیگ کەواتە ئەمە دەستکەوتە ئەگەر تۆتنام توانێت پلەی چوارەم بگرێت ئێبیەنەر بە چای خۆگەر سێم یا دووەم یا بتوانێت بۆڕ بە هەمووان بات یەکەم بگرێت چکە بیرمان نەچەکاک مەحان لە ئێستاە مانستی لە ئامادەباشی تەواوایە باشە لیڤەپۆل کۆمەڵێک کێشەی زۆری چارەسەر کرد کلۆب ئەویش لە ئامادەباشی تەواوایە ئارسیناڵ ناچێگیرە مان یونایتد یعنی وای لاتۆ دوێنێ من هەواڵێکم خوێناڵی هاندەرانی مانچستەر فڕۆکەیشیان بە دین گرتووە ئای بە کرێ گرتووە بۆ ئەوەی کۆمەڵێ ناو هەیە لە یانەکە لە کۆڵیان بێتەوە لە پێشەوانەوە مۆرینۆ پۆگبایەوە تا لە یاری بۆ مۆرینۆ ناکەم ینی کۆمەڵێک کێشەی زۆر ڕووی ئەم تیمەی گرتووە کە مۆرینۆ بۆی ڕێک ناکرێتەوە بەڵام لەو لاشەوە بین ساری هاو زۆر باشە چمە سەریانەکان ئەگەر بچمەوە سەر مانچستەر سیتی شتێکت لە سەر گواردیۆلا کە پێم بوو من ئەبێ ئەو بەو پرسیارە دەستم پێکردا بەس تۆ خۆوت لەسەر گواردیۆلا بەڵام لە کۆتاییە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە پارەیە بەهەدەر بێ یا هەر شتێ بکەی بەهەدەری بێ ئەگەر بەرهەمەکەی بچنی تەوانێت لە کۆتاییە
نابێتەوەی مای سەرزەنشتە بکەن وای بۆ نمونە ئێستا گواردیۆلا ئەم لێشاوەپارەی سرف کردووە منیش لەگەڵتان ئێستاش ئەوە خۆش باست کرد 200 میلیۆنی تری بۆ خراوەتە بەردەم بەڵام ئەگەر ئێمە ئێستا لەسەر ئاستی پریمەر لیگ و لەسەر ئاستی ئەوروپاش باسکردنەکە باسی مانچستەر سیتی بیانی لەبەری ناچارین ئایا گواردیۆلا کارەکانی چیە لە سێ وەرزی کارکردنی لە مانچستەر سیتیە بەم لێشاو بەم تیپەی کە بۆی دروست بۆ لەگەڵ بەم لێشاوەپارەی کە بۆی سەرکار لەگەڵەوەی ئامانجی یەکەمی بەدیەنا کە گەڕانەوەی نازناوی پرێمەر لیگ بێکمان خۆی کاک محەممەد بیرمان نەچێت گواردیۆلا ڕاهێنەرێکە 3 ساڵ لەیان نامێنێتەوە ئەم ڕاهێنەرە نایڵە دەرکرێت لە یانەکان خۆی ئەڕات واتە ئەو لە یانەکان جیابێتەوە یانەکان توانایەوەیان نییە لەو جیابنەوە ئاینەنە گۆڵی کە زێدان لە پێرێزی کچکە زێدانیش و منیش و دووسێ برادری کەژیان زانی کە ئەگەر یاری کۆتایی بەرامبەر لێڤەرپول بدۆڕانایە زێدانیش و ڕۆناڵدۆش دەرەکران نەیەش بێنەوە بۆ مەدرید ئەو بە دڵنیایەوە بۆیە کە هاتنەوە بۆ مەدرید زێدان پێرێزی تووشی شۆ کراوە دەها لای خۆماڵێ بەس یاری کۆتایی چامپیۆنز لیگەکە لە لیفەر یاری وەرزی ڕابردوو بەڵێ مەبەستم لەوەیە یعنی زێدانیش هەمان شتی گواردیۆلای کرد هەموو شتێک لە گەڵیانەکە کە زانی ئەم یانەیە توانای ئەوەی نییە و ناگاتە ئەنجام بەس بە ئەنجام زیدان باشتر ئەوە شتێکی کەیە زۆری قسە لەسەر چکە تۆ ناتوانین من ئێستا ناتوان بڵێم فەلسەفەی زێدان لە تۆ بیا بەڵام ناتوان باس لە فەلسەفەی گواردیۆلا بکەم گواردیۆلا لەوا چێم ساڵی دوامین ساڵ بێ لەگەڵ مانچستەر دواز لە وێزگەی داهاتووی بێن چکە دەمانامووی لە دنیای خەیاڵایە کەس نازانێ بەڵام ئەشبێ ینی خوێنەوەی بۆ بکەین باشە گواردیۆلا لە مانچستەر بچێتە دەرەوە بەرەو چوەڕوە ئایا چێتەوە بۆ لیگا ئایا ئەبێ ڕاهێنەری هەڵبژاردەی قەتەر وەگەوەی کە من چەند ساڵ لەمەوە پێش باسم کرد کە بۆ مۆندیال ئامادەی کات قەتەر و بۆندێکی 100 میلیۆنی و کۆمەڵە شتی تر بەڵام پارساڵ گواردیۆلا دوو جامی بەدەستێنا قەڵغانی پریمەر لیگ جامی ئینگلتەرا و لە جامی پیشەگەرانی بەدەستێنا جامی ئینگلتەرا بەرامبەر و گیان کەس نەیزانی یاریەک بوو مانستی لە سانەوە دوی تۆپی بە قاچەوە بوو یەک تۆپیان بر کردیان بە گۆڵاو کۆتاییان بە هەموو شتێنا دوای ڕاهێنەرەکەی وێگان وتی تێماوە یاریەکەیت من بۆچی مام تۆپە بێنەوە بەرەوە بەرحاڵەوە شتێکی ترە لە دنیای تۆپی ئەمە جیاوازە بەڵام مەبەستم لە پلانەکەی گواردیۆلا ئێوەم ساڵ هیچ نەبێت نازناوی چامپیۆنز لیگ بەدەست بێنێ باشە هەموو بەیدەقانەی لەبەردەستیم زەلامەیە کاتوانێت یاری شەترەنجیان پێ بکات چکە گواردیۆلا بە بەردەوامی یاری شەترەنج بە بنەمای فەلسەفەکەی خۆی دانێ ئەکرێت بەڵام ئەوەی کە ناکرێ ئەو خەیاڵ پڵاویە کە گواردیۆلا سێم ساڵیش دووەم ساڵ و دووەم ساڵ سێم ساڵ لەگەڵ بایرە ناتێکە و بەڕاستی و سێم ساڵیش لەگەڵ بەرشلۆنایە بە هەمان شتاتێکە و کە من ناو خەیاڵ پڵاوی دەک 38 تۆبلات ئەتلەتیکۆ بە ئەتلەتیکۆ بە یەک گۆڵی ئۆفساید کردی تێ دەرەوەی چامپیۆنز لیگ باشە دەک لە چێلسی بە ئەم هەموو شتە چێلسی بە یەک گۆڵ کردی تێ دەرەوەی چامپیۆنز لیگ ئەم شتە بۆ گواردیۆلا بۆتە گرێکوێرە بەڵام گواردیۆلا هەرکە لە ڕقی لەگەڵ تۆپی پیاکە ئیسپانی لەگەڵ بارا شکستیان ڕیالیش و بەرشلۆنەش و ئەتلەتیکۆ بەڵێ ئەنجا بیرمان نەچێ گواردیۆلا لێدوانێکی یا ڕێک بەرامبەرە و لێدوانەی پێلسا بوو پێلسا و وازان قوتابخانەی تۆپی پێەیە بە هەموو واتایەکی وشە و گواردیۆلا خۆی لە ساڵی 2011 کاتی یاری کۆتایی ئەتلەتیک بلباو بەرامبەر بەرشلۆنە لە جامی پاشایە بێ هەفتەیە پێش یاریەکە بۆ لای پێلسا پرسیاری پلانەکانی هینە بەرگری هەڵگەڕاوی لەگەڵاکە پێلسا پێکە کوڕم هەفتەی داهاتوو بەرامبەر هیچ یاریەکەین تۆ باسی چیەکەی چی بۆ باسکە لەوە شایشتا هەر بەرشلۆنە چواری جێباتەوە مەبەستم چێ کاک محەممەد پێلسا لێدوانێکی هەفتەی ڕابردووتی ئەگەر یاریزانەکانی من مرۆڤ نەبوونایە بە سیستەمی ڕۆبۆتی واتە سایبۆرکی کاریان بکردایە بە سیستەمی کۆمپیوتەری کاریان کردایە من لە ژیانمان گۆڵ یاریەکەم نادۆڕان گواردیۆلا دوێنێ ناپێرە قسەیشی کردەڵێ یاریزانەکانی من نابێ مرۆڤن ئەبێ ئەوە جێبەجێکەن لە سایاسە کە من لیان داواکەم نابێ لەو شتە دەچن ئەمە منەگەێنێتە برنەوەی ناسناوەکان ئەمە شتێکی زۆر قورسە چووکاو یاریزانان لە یاریەکە تووشی داڕوخانی دەرونیە بن وەک بینیمان لە یاریەکەی لێڤەرپوڵ تووشی چ داڕوخانێک بوون چ
چ یاری یەکەم باز واز لە کۆمەڵێ شتی داوەران بێن چکە ئەوە ئیتر بووە بە شتێکی باو هەڵەکان چ لە یاری دووەمی شاکەم تیمە نەیتوانی بگەڕێتەوە نەیتوانی خۆی بگرێت لە بەردەمی چیە لە بەردەمی ناوی لیڤەرپوولە بۆیە گواردیۆلا لە بەردەمی هەمان مەترسیە یانی مانچستەر یانێک نییە مێژوویەکی گەورەیە بێ کاک محەممەد چ لەسەر ئاستی ئینگلترا چ لەسەر ئاستی ئەوروپا لە ساڵ 2001 هاتۆ پریمەر لیگ ئەینا لە چامپیۆنزانێ گەر چامپیۆنزی گەڵ سیتیا بەرێتەوەنی زۆر لە دەستکەوتی بەرشەلۆنەی گرنگترە بێگومان تۆ بەرشلۆنە ئامادە بوو کاکە گواردیۆلا خۆی لە 7 ساڵەوە کە تیتۆ ڤیلانۆڤای ڕەحمەتی باتە لاماسیا لە ناو بەرشلۆنایە بووە تۆ ئێستا لە من باشتر دەم ستۆدیوێ شارەزای کە من چەند ساڵێ مام ستۆدیوێ وانە گواردیۆلا شارەزای مشتێ بەڵام ئێستا بێ لەگەڵ سیتیان نازناوە کە بەرێتەوە زۆرە یاحین لەگەڵ بایرە نابووینە برایە کە بایرەن یانەیەکە من وتومە بەس چاوەڕێی کۆتاییاتنی سەردەمی میسی و کریستیانۆ کرد لە ئەوروپا شێک کا بەریەم یانەی پێکرا باواز لە میلانەکەی تۆ بێنین میلان تاقەیان نەبوو کە بایرەنی زعجە کرد لە خولەکان بەڵام یانەکانتر قوربەسەریان بوو بەدەستیەوە باش ئێستا گواردیۆلا بێ لەگەڵ مانستیە چامپیۆنز لیگ بەدەست بێنێ ئەبێت تەنازول دەستبەرداری پریمەر لیگ بێ پریمەر لیگ کاک محەممەد پڕێتی لە پلان و تەکتیک پریمەر لیگ من پاریش باسم کرد لەم ستۆدیۆی تۆشا باسم کرد لە چەند کەڵان کێش باسم کرد ئەمانەی ڕاهێنەری بەهێز و وینتیایە پار ساڵ تاقیەوە یعنی هەندی یاری تەبین لە بین لە نێوان دوو ڕاهێنەرە گەورەکانە تام و چێژی نەبوو واتە ئەگەر زۆری دەرفەت باسی کە بەیانەکانی تریش بکەین یعنی پێ دوایە گواردیۆلا ئێستا بەسەر ڕێگەی کە ڕاستە هەنگاوی هەڵگرتووە بەڵام ئایا ئەو ئامادەیی هەیە بۆ ڕکابەریکردنی نازناوی چامپیۆنز لیگ ئامادەی هەیە ئامادەی هەیە وەم ساڵی ژەشێت بەڵێ یەکێکی تر بێ لەو یانانەی کە کێبەرشەیەکا بە سەختی بەڵام هێشتا گواردیۆلا هەر خەیاڵ پڵاوانە بیرەکاتەوە هێشتا گواردیۆلا کاچێتە هەر جارێکەوە لەگەڵ یانەی بەرامبەر هەوڵەیە زۆرترین کات زۆر باشە بچمە سەر یۆرگن کلۆپ ئەو کارانەی کە کردوێتی لە لیڤەرپوڵە ینی لیڤەرپوڵێک گەاندنی بایری کۆتایی یۆرۆلیگ ئەمە دوای بنێتز و تیپەکەی بنێتز خەون بوو لێشتنەوە با یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە ساڵێکی نزیک بوون لە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ لەگەڵ برەندەن ڕۆجەرسا بەڵام لە کۆتا سادەکان خۆیان نازناوەکەیان لە دەستدا کە بەداخەوە جیرارد یەکێک بوو لەو هۆکارانەی کەڵاتیم بابی لە خۆیەوە تۆپەی بردوو ینی ئەوە بەداخەوە کە ئەوە خۆی لە خۆیان بۆ مێژووی گەورەی یاریزانێکی گەورەک و جێرارد ناخۆش بوو بەڵام ئەگەر بینە سەرمەجموع ئێستا لیڤەر لەوایە کە هەمووان گەشتبینن پێی هەمووان چاوەڕوانی شتی گەورە لە لیڤەرپوڵەکەن با بمزانم لیڤەرپوڵ چی نەقسە یاخود لە چی کەمە بۆی کە ئەمساڵ ناتوانێت ئەو ڕکابەرە بەهێزە بێ کە ڕاستە ئەویش گرێبەستی گەورەی کردو بەڵام هێندەی مانچستەر سیتی گرێبەستی نەکردووە چ ڕێگریەک لە بەردەمیا هەیە کە پاڵانی پرێمەرێک نەبێت لە کاتێکا وەرزی ڕابردوو لیڤەر چامپیۆن لە چامپیۆنزیک سیتی دەرکرد بەڵێ کاک محەممەد لیڤەرپوڵ ئێستا تام ڕەونەقی یۆرگن کلۆپ ئەی بابەڕێوە کلۆپەوەی لەم تیمە کرد بوێتەوە ئەو تیمەی کە هاندەرانی لیڤەر ئێستا داڵێ خەون بە یاریکردنی یانەکەیانەوە چکە لە زەمانێکە هاندەرانی لیڤەرپوڵ بە تەواوەتی لە یانەکەیان بێ هیوا بووبوون یعنی ئەوون بەشداری خولەکان بکان نیکە بەشداری پریمەر لیگ کە بەش ینی بگاتە چوار ئاستی چواریانەکە ئەمانۆکو بەس عیشقی خۆیان سێری بەس عشقی خۆیان بەڵام لە ئێستا خەونیان زیاترە و یاری کۆتایی پار ساڵی ژانی کۆمەڵە شتی ناخۆش ڕوویاوە دیانەوە تا بۆ بە گرێکی دەرونی هەفتەی لەمە پێشیش بە هەمان شێوە کلۆب باسیە و حاڵەتەی کردەوە لە وڵاتی میسرڵێ هەموو کەسێ بۆی هەیە بێ بۆ منسر بە سێرجۆ ڕامۆز بۆی نییە بێ لەبەرەوەی باجەکەی نەک یاریەکەی لیڤەرپوڵ بەڵکو مۆندیالیش محەممەد سەلاح باجیە ئەو زام لێرەشا من ئەو قسەم لەگەڵ بەڕێستا باس کرد کاو یاریزانانی لە یاری کۆتایی چامپیۆنز لیگا تووشی پێکانە بن بۆ مۆندیال زۆر خراپە محەممەد سەلاح هیچ بوولەوانی کە باجەکەیە هەتا ئەو لەحظە چرکە ساتەی سەلاح تووشی پێکان نەبوو بوو شتێک نەبوو لە ناو یاریگانای ڕیال مەدرید بێ لیڤەرپوڵ بە تەواوەتی کۆنتترۆلی یاریگای کردبوو و زۆر نزیکیش بوو لە گۆڵتۆمارکردنەوە و بە تەواوەتیش ئەوەی کە چەکی بەهێزی ڕیال مەدرید بوو مارسیلۆ مۆدریج و کروس لەگەڵ ڕۆناڵدۆیا کەسیان بوونیان نەبوو لە نێویاری مارسیلۆ دوو جار هاتە پێشەوە دوو تۆپیان هەڵایە دوایەوە نەکبەتەوە ئەلیاتە بوو لەگەڵ ناڤاسا بوو لە دوای دواوە
نێوێرا داوەزە بەڵام کاتێککە ڕامۆزە و شتەی کرد بەرامبەر محەممەد سەلاح ئەو شتانش کاک محەممەد لە خۆی و نییە ڕێک بەرنامە ڕێژی بۆ کرێ ڕێک قسە لەسەر ئەو شتانە ئەکرێ من لە چەندین بۆ نەیترا باس لەگەڵەوەی ڕامۆس حاشایەوە کردو بەڵام ئێمە بانەچینەوە سەر بەڵام لە کۆتایی لە ڕاضە شەوە تەستیکیشی ئاساییە من هەر دوای یارێکە نووسیم چی نووسیم خۆزگەم بە ڕیالمەدید کە خاوەنی ڕامۆسە هاندەرانی ڕیالمەدید عاشقێکیانەیە معشوقێکیانەیە کە کەس نییە هیچ ڕامۆسە مەگەر بەس هاندەرانی بەرشلۆناوەیان جەنگە بێگومان جەنگە مەبەستم لە چیە ئەگەر بەهات بە لیڤەپۆل پاش ساڵ لە ڕیالمەدیدی ببردایەتەوە ئەوە هیچ کۆمەڵەشت لە ڕیاڵات تووشی داڕوخانە بووە گاماژەم پێکە ڕۆناالدۆ دەرەکرا زیدزۆ دەرەکرا کۆمەڵێشتی تر بەڵام لیڤەپۆل نازناوی چامپیۆنز لیگ یەگەڕانەوە بۆ ئینگلیزەکان هەیبەت یەگەڕانەوە بۆ تۆپی ئینگلیز چکام وانزانی هەنی تۆ چەند ساڵامە مڕایەنەرایەنن چیان کردو دوای 2012ەکەی چێلسی کە ناسناوەکەی بۆ شێوەیە بردەوە دیماتیۆ ئیتالیش بردیەوە یعنی ئینگلیزەکان هیچ شتێکیان نیە لە تۆپی لیڤەپۆل گەشتەوە یاری کۆتایی ئەوروپا لیگ تایمی یەکەم بە گۆڵی کۆتینیۆ لە پێشەوە بوو دوای تایمی دووەم ینی سڤیا 3 گۆڵی لێ کرد ینی ئەوەشیان پێڕەوانە بین تۆپی ئینگلیز بە تەواتی لەناو لە یەک باس نەیەخولێتەوە وەکو ڕەحمەتی ڕەوان شاد کاکنە شیروان توێتی پەنجەکان یەکتری یەشکێنن و لە ناوێک باز نەشاخولێنەوە ڕێگە و دەستەواژە سیاسیە بۆم دەستەواژە وەرشەی ئینگلیزەکانە بێ ئینگلیزەکان لە ناو خۆیانە یەکتریە ئەجنن شۆکارە بووی کە لە ناو یەک باز بەڵێ لە ناو یەک باز نەشاسوورن ئەمە وای کردووە کە قرس بێت یانە بەڵام لە کۆتایە توانین بڵێن کلۆپیش ئەو تیپە ئامادەکڵەوەی هەیە کە لە هەم لە ئەوروپا هەم لە پرێمەرلیگ بە ڕۆحێتێکی ئەڵمانی کرد واین ڕۆنی شتێکی و دوتی جاران ئێمە کە یاری تەواو بوو درێسەکەمان هەیە بەسەر شانمانەوە ڕۆشتی نەدەرەوە یا لەگەڵ ڕیاریزانی بەرامبەر ئەمانگۆڕیەوە چوونە دەرەوە کلۆب ئەو شتەی هێنایە ناو پریمەرلیگەوە کە یاری ئەدۆڕن ئەیبەنەوە لیڤەرپۆل ئەچێت تەوقە لەگەڵ یاریزانانی بەرامبەری شاکا لەگەڵ داوەرانی شاکا یاریزانەکانی شێبە ڕێز بۆ هاندەران دەرببڕن ئەمە هاندەرانی لیڤەر گەرمترەکە وەکو هاندەری دۆرپۆنیان لێکە عنی بیرمان نەچێ ئەم شتەش کلۆب ڕۆحیەتەکەی خۆیە گواردیۆلا هەفتەی پێشوو بینیمان لە ئارسیناڵیشی بردەوە لە نێوان دوو تایمەکەی ئاچێتە ژووری خۆگۆڕینەکە تووڕابێ لە یاریزانەکان بێدان بن مۆبایل آخر جاران مۆبایل نەبووە لە یاریگایە یاریزان لە نێوان دوو تایما مۆبایلی پێبێت تووڕابێ پیان شاتاب ئەو مۆبایلانتان فڕێن بەس ئەو قۆنەوە جۆم لە دەنی کەستانەوێت تو یارێکەش ینی بردوێتەوە ئارسیناڵی کردو بە فلیم ئێمنی نێزانین چی بکە لەگەڵەوە شاک تووڕە بوو گواردیۆلا بەڵام کلۆپەوەی نییە کلۆب یاریزانەکان لە باوەشەگرێ ئەم ڕۆحیەتەش تایبەتە بۆ بۆیە من سەرەتایەک سەروتم وتم ئەتوانی هاوتای لیڤەرپۆل بکەی بە کلۆب ئەو ڕکابەرە ڕکابەری ڕاستەقینەشە بە تایبەتی پاش ساڵ ئەو گومانستی تووشی دۆڕان کرد یەکەم دۆڕان و تووشی کرد زۆر باشە هیچمە سەر چێلسی بەڵام ناچارم تۆزە بە کورتی لەسەری بدوێن چێلسی ئەو تەکتیکی یاریکردنەی کۆنتی ئێستا ساری هاتۆتە سەریانی من لە هەفتەی پێشار باسیەوەم کردوانێک کە ناپۆلی توانیوەتی چوارچێوەی ساری لێ بچێتە دەرەوە نە چێلسیش تا ئێستا چوارچێوەی کۆنتی لێ چۆتەتە لە کاتێکا باسیش لەوە کردڵێ ئیتالی ئەڵێ هەردووچان ڕانەری ئیتالی وایە بەڵام کۆنتی شتێکە و بەڕاستی ساری شتێکە ینی ئاشێت من دوای گواردیۆلا بڵێم تاکە ڕاهێنەرێک کە جیاواز تۆپی پێ پێشکەشەکە ساریە و هاتنی ساری بۆ پریمەرلیگ زۆر خۆشە بۆ ڕکابەری قسەی خودی گواردیۆلاش بوو گواردیۆلاش ئاینە قسەی کردوانێ بەڵێ لە کاتی درعی خەیرەکە باسی لەوە کردوتی هاتنی ساری بۆ پرێمەرلیگ گەورەیە بۆ خولەکە و ئێمە هەمومان سوودی لێوەرەگرین ئەوە سوپاس مادام خۆگەیا لێ بەیامەکە هاتنی ساری بۆ کێبەرکردنی گواردیۆلا بۆ ئەبدێتکردنەوەی گواردیۆلا بۆ کێبەرکردنی کلۆپە بۆ لەبەرەوەی گواردیۆلا لە باکوورە کلۆب لەو سەری ڕۆژهەڵاتی ئینگلتەرە ساریش لە لەندەنە ئەم سێ گۆشەیە شەڕێکی گەورە دروستەکە بۆ لەبەرەوەی مۆرینۆ کاک محەممەد لە نەخشەی ڕاهێنەراتی و کۆمەڵی شت چۆتە دەرەوە من سەیرم لێ ینی زۆر کەسەڵەن مۆرینۆ کاکە مۆرینۆ تەواو یعنی کۆمەڵێ شتی لەدە زاگەڕانەرە ئەبدەیتی نەبێ بارودۆخی ڕافبینیتە بێنێتەوە بنمون بێگومان ینی تەواو مۆرینۆ تا ئیدارەی مانچستەری ژەڵەن
چەلسی باتە پلەیەکیکە و بیرمان نەچێ بوونی زۆلا زۆر گرنگە بوونی زۆلا زۆر گرنگە لەبەر زۆلا خۆی ئەستێرەی ڕاهێنەریش چێلسیش بۆ بەڵێ و پردێکی پەیوەندی باشە بێت لە نێوان یاریزانان و ڕاهێنەرەکە ئەنجا بیرمان نەچێ ساری لەو ڕاهێنەرانە نییە کە بڵێ لەم خولەیە توام یاری بکەم لەوەیە ناتوانم یاری بکەم چەندین ساڵی بین نەم پیاوە لە کالچویا چی کردووە و خۆشترین یاریشی پێشکەش کردووە بەچی تشکیلی سا دوو سێ یاریزانێ بۆ هەر یەک تشکیلی ساتیە بۆ ناپۆلی لە بەدیلیانە بەدیلی نەبوو تەواو ئایمێڵ تووشی پێکان بوو کەس نەبوو یاری هەر بۆش دەورێکی هەر بۆش ینی خەریک بوو خولەکەش بەرێ من بۆ خۆم پار ساڵ پێم خۆش بوو ناپۆلی خولی ئیتالیا بەری باسیشمان کرد بەڵێ ئیشە قورسەکەشی کرد لە ناوی بێکومان لە یوڤیشی بردەوە ئایما بەستم چییە کاک محەممەد ئێستا کرێت ئەم وەرزە ساری و گواردیۆلا و کلۆب یەکتری هەلا بکەن لەو لاوە پۆچتینۆ سوودی لێوە بگرێت ئەشێت و ئەم سیانەش بە یەکتری بەێستا سەرنج لەسەر پۆچتینۆ کەمتر بەڵێ ئەم سیانەش کاک محەممەد هەمیشە کار و کاردانەوە فعل و ڕەتفعل جوڵات دروستەکە کلۆب با بەردەوامی بە دەوری خۆی ئاسوورەتەوە خۆی ئەبدەیتەکە ئەنجا بە دەوری تیمەکە ئاسوورەتەوە تیمەکە ئەبدەیتەکە گواردیۆلا بە دەوری خۆی ئاسوورەتەوە خۆی ئەبدەیتەکە ئەنجا تیمەکەی ئەبدەیتەکە ساری بە دەوری خۆی ئاسوورەتەوە ئەنجا تیمەکەی ئەبدەیتەکە ئەم شتە چی دروستەکە گێژاوێت دروستەکە گێژایەک لەکوێ لە خەیاڵ و لە دێرگاکانی من و تۆی بینەرە هاندەرانە ئەوانەی تەماشایت پریمە لیگەکەن بە بەردەوامی تۆ لە هەڵچوون و داچوونای نازانیت چی ئەگوزارێت ئەله لەو یاری گواردیۆلا پێشکەشی کرد بەرامبەر ساری واو لەو پلانانی ساری بەرامبەر گواردیۆلا ئای کلۆب چی بە گواردیۆلا کلۆپ و ساری چیان بێت اینجا سێ شێوازی تۆپی پێشەکە لە ئەوروپایەمانە قوتابخانەی تۆپی پێن ئینگلیزی ئیتالی ئەڵمانی ئیسپانی ئینگلیس خۆی شتێکی وازە حڕون و ئاشکرای نییە ئینگلیس بنەماکانی من دایم وتومە بنەماکانی تۆپی پێی داناوە بەڵام هیچ شتێکی ڕوون و ئاشکرای نییە کو چ ڕایەنەرێکی ئینگلیزیە لە پریمەر لیگا دیار بێت سامان لاردایزە ڕۆی هۆچنە چێکێ گوزەشت تەواو ئالان باردۆیە و ئەمانن ما باقی ئەم سیانە اینجا سەیریشی کە کاک محەممەد ڕێگەڵی شتەکە بۆیان دانراوە کلۆب لەگەڵ لیڤەرپوڵایە لیڤەرپوڵ ڕۆحیەتی یاریکردن و هاندەرانیان ڕێگۆکو یانەکانی ئەڵمانیا وەکو دۆرتمۆنە نەک هەموو یانەکانی ئەڵمانیا وەکو دۆرتمۆن گواردیۆلا هاتۆتە مانستی خۆی شتەکان دروستەکە وەکو بەرشلۆنە خۆی دروستیەکە ساری ژاتۆتە چێلسی شێوازە ئیتاڵەکە ئیتاڵیان جاب ئیتالیا گەورەتی مێژوشی لەگەڵ چێلسیە ئەجا شینی شنەوانی ژۆکو ئیتاڵیا هەنی بیرە نەچێت بۆیە شتەکە خۆشە ئەم کێبرشیە لە نێوان ئەمانە ئەبینین پۆچتینۆش خۆی پیاکە شتێکەکە بەڵام بڵێ مۆرینۆ شتێکەکە یا بڵێ ئۆنای ئەمری شتێکەکە قورس باش بچینە سەر ئەو دوانە بەیەکەوە با باسییان بکەین بەڵام ئەگەر سەرەتاوە پێما بێ نەختی قسەش لەسەر مۆرینۆ کرد و ئەگەر ئیزافەیەکە بێ لەسەری قسەیشتی لەسەر بکەیتەوە بە تایبەتیش کە باسمان لەوە کرد نزیکە لەوەی مۆرینۆ و ڕافایل بنیتزی لێبێ بە زۆر بە کورتی کاک محەممەد بڕوای خۆ من ئەم قسەیە منەیڵێم دانە ڕەسڵان لە پەیامیلاقەی کەسی کەم نییە ئەو کاتێک کە شەڕەکەی نیوان بەرشلۆنا و ڕیال بوو لە کلاسیکۆکەیە کە چوو داوەدەستی کرد بە چای تیتۆ ڤیلانۆڤە من کاتی خۆی وتم مۆرینۆ گەورەترین غەڵەتی و لێدوانە بوو کە دوای یاریەکەی وتی شەڕ بووە لە کاتێکە مۆرینۆ یەشێ بوو لە هاوڕێ خۆشەویستەکانی تیتۆ و کە دەستی شەکا بە چای بەس گاڵتەوە تیتۆ هینیەکە ئاگەڕێتەوە زمانی لێ دەرێنێ و پێکەنێ و سوعبەتی لەگەڵاکە ینی مۆرینۆ خۆی تووشی شتەکانەکە باوەڕم پێ بکە من بۆ خۆم لە ئێستا تەنها چاڕە یەک شتەکە مۆرینۆ بڵێ تااقەتم لە کاری ڕایەنەرایەتی چوو چکە من دوای دەرکردنی لە چێلسی وتارێکم نووسی هەفتەی کۆتایی پریمەر لیگ کە چێلسی پریمەر لیگی بردەوە لە پۆرسمۆسیان بردەوە یەک بە هیچ هاندەرانی چێلسی وایە نەکێشا دوای ڕۆژنامەکان ئینگلتەرا نووسیان پریمەر لیگ ئاوان نابرێتەوە تۆ پریمەر لیگە دۆڕان لەبەرەوە ئێمە پریمەر لیگ ئاوا بە بردنەوە نابین بالفعل دوای وەرزی دوایی گەشتە پلەی 15هەمی خولەکە ینی دۆخی تەواو داڕوخە دوور خرا منە و کاتە نووسی مۆرینۆی دیە بێتە ڕایەنەری یانێکی پلە دوو لە پرتوگال لە فەڕەنسا لە شوێنێ ئەو ڕایەنەرە نییە کە باسەکرێت ببێ بە ڕایەنەری پاریس سەن جەرمان ئەو کاتە یا بێتە ڕایەنەری مانچستەر کەچی بوو بە ڕایەنەری مانچستەر چی بردەوە وەکو لوی فانگال وەکو یەکەم ساڵی کارێکی باشی کرد یۆرۆلیگی یانەکەی گەڕانەوە بۆ چەمپیۆنز لیگ ڕاستەکەی بەڵام ئەمە تمۆحیەوتی بەنی ئەزانین چی کاک محەممەد
لە پلانی ڕاهێنەرەتی ئەلانێ سا ڕاهێنەرە بەڕێزەکان لێم تێ بکەن کاتێ تیمێ تووشی داڕوخانە بێیدی یەک بە یەکتری بە دوای یەکە ڕاکێشن ناو قومەی کە ئەچی ئەەکەیتە نای وردەوردە نقمەکە و نقرۆەکە بش جوڵیتەوە نقرۆتەکە نەجوڵی هەر وردەوردە نقر مانستەر ئەوای لێ هاتوو ئێستا بە دوایەکە ئاۆتا ئەم دەرهێرێ ڕاش ڕایگەیانواڵە منیش بەنیازم بڕۆ منیش حەز ناکەم یاری بکەم ئەو پۆکبا بە هەت پێی و توێتی یاری بۆ ناکەم کاکە ئیدارە شەڵەن ئێمە بۆندە بۆ ناکەین کەواتە مۆرینۆ ئێستا لە ناو گێژاوایە ئەبێ خۆی یەکلاکە من بۆ خۆمی شێکم لەوانەی کە چاڕێکە مۆرینۆ بڵێ بنکی واز لە کای ڕاهێنەراتی یان خۆی واز لەمان سەبێن بەڵام نەکبەتی مۆرینۆڵی نەنکی کورد بووە دایمەی خوا شتەکە ئەبێ ئەوە بڵێ کە چێ عکسەکەڵە پێچوانەکەڵ ئارسینالیشەوە نەکبەتی یاسین بینگەری زۆر پێوەما جارێ هەتا 4 ساڵی کابێ هەفتەی یەکەمی ئۆنایش قورس زۆر ناکات سەر بەرامبەر کاک محەممەد ئەمە بۆ ئێنا ئێمری باش بوو ئەو دویاریە قورسی کرد ئەو دویاری لە ڕووی ئەنجامی یاریەکەشەوە ڕاستە بۆی مانچەسیتی لەبەر لە مەلعبی خۆیان دۆڕاوە تۆزە قورسە بەڵام لە ڕووی ئەنجامانێ هێندە قورس نییە بۆیشە تەجروبەیەکی نوێی زۆر باشە بەڵام ئەبێت هەوڵبەن ئەو بۆیانەی ئەرسین ڤینگەرە مووی لێکەنەوە هەمووی پەنجەرەیەکی نوێ لەسەر ئەرسینال بکەنەوە چکە هاندەرانی ئەرسینال پێویستیان بۆیە ئەو کاتە بینین ئەرسیناڵێکی نوێ زۆر باش لە کۆتاییشە چاوەڕی وەرزێکی بە چێژین لە پرێمەر لیگ نازا من پاریش چێژمە چێشم لێنە من 2 ساڵە بێ ئەو چێژەی لە کاتشۆی بینم بەست خوا چەپڵە لێمەیەتەوە مەزان پێ و خۆشە ئەو چێژەی لە کاتشۆ بینیمە خۆشی بە خۆشتم وتووە چەند جاری کەش وتومە پارنا پێران من زۆرترین یاری میلانم بینی لەبەرەوەی چێژم لە مۆنتێلا و لە یاریکردنیە پاریش گاتۆس و هاو من چێژم لە یاریکردنی بینی و لەگەڵی شام ساڵە بینی کاتشۆ چی لێت بۆیە من بۆ خۆم هێندەی خۆم چووکە حەزم بە شێوازی ئەڵمانیا من هەموو یاریەکانی بۆن دزلیگات تەماشاگەم پێکەنی نیشمە بە ڕێزێکی قسەی لە سەرەکە و هیچی ژیاری نبینێ بەڵام لەگەڵ لەوەشە کالشۆشم زۆر حەزەکەیە ینی نازانم ئەڵمانیا باس بکەم یا ئیتالیا باس بکەم بەڵام با لە ئەڵمانیاوەگە بە سریعی خوێندنەوەیکی بۆ بکەین دۆرتمۆن بەهێنانەوەی بەهێنانی لوسیان ڤاڤەری ڕایەنەت بە کۆمەڵە گرێبەستی لەگەڵ ئەستێرەی لاوەکە ئەنجامیاوە ینی تیپێکی باشی ئامادە کردو بۆ وەرزینیە بەڵام باریمنیخیش پارێزگاری لە پێگاتی یاریزانەکانی کرۆ جگە لە ڤیداڵ کە دەستبەرداریەوە بەڵام هێنانی کۆڤاچ کە یەکێک بوو لە دەرگەوتوترین ڕایەنەرەکان لەو یاریزانەکان بووە کە خۆی لە خۆیان وەرزی ڕابردوو نازناوی لەسەر حسابی بارینوی نەخێن ئەجا بیریشمانە چکاک بەحەم شتێک کە کەس ئاکای لێ نییە نیکۆکۆڤاچ دروستکەری ئەم هەڵبژاردەی کرواتیایە لەگەڵ سیلی چاکە گەشت یاری کۆتای مۆنتیال ئەو ڕاکێتی چوو پێریسی چوەمانەی کە تۆیان بینی مۆدریجەوە هەمووی کۆڤاچ هێنانیکردنی بە یاریزانی هەڵبژاردەکە و لە یۆرۆی 2010 شا باشترین ئاسیان پێشیان بیرمان نەچێت بەڵێ ئەنجا بیلیچیژی تر یعنی بە ئەویش باش جی لێبوون بەیەکەوە بێکمان بێگومان مەبەستم چییە؟ کۆڤاچ ئەزمموونێکی وای نییە باشە بەڵام یعنی تر بایرەن هێناوێتی و لەو مامەڵەکردنی کە من لە سەرتاشەوە لە کۆڤاچم بینی لە بایرەنە سەرکردەیەکی بەهێزە بۆ ئەزانێت سەرکردی چ کەشتیەکە کاک محەممەد و کۆڤاچ بە تەواوەتی ئێستا دەسەڵاتی خۆی بەسەرە و ئەستێرە گەورانە شاسەپاندۆکە لە بایرەنان بە پشگیری حەسەن ساڵح حەمەسیچ ئەوە هیچ لیڤاوانە زۆرێک لە یاریزانەکان سەرەتای ویسیان لێ ڕاپەڕن وە کۆی بەرامبەر ئەنشلۆتی کردیان کەەوە شتێکی زۆر ناشرین بەڵام یەکسەر کۆنتترۆلی هەمویانی کرد یەکسەر بە لیڤایەتی یا ڕۆی بڕۆ کێشەمان نییە وەرزی داهاتوویە ماوڵێن گریزمان بین یا دیبالا بین تاو لیڤاندۆفسکیت بێدەنگ کرد بە ڕیبێری و تیتۆ ئاوا یاریەکەی خۆشی باسیەوە کردو لیڤاڵێ کۆڤاچ زۆر شتی گۆڕی زۆر ئینزیبات و شێوازی پلاندانانی زۆر جیازە زۆر باشە بەڵام کاک محەممەد وەک بەڕێزەوەتە دۆرتمۆنە خۆی چاک ڕێخسۆتۆ فافری سویسریش یەکێکە لەو ڕایەنەرایین کە ئاگاداری هەموو پریمەر لیگە شاڵکەیە بە هەمان شێوە بەڵێ شاڵکەیە بە هەمان شێوە شاڵکە باشترین بۆندەلاوەکان لەوێ سانی براکەی سانی شوێناوە لیڤەرکوزنەوە پێکاتە بەهێزەی هەرماوە و هەر پارێزگاری لێ کردووە ینی لایپزیگە هیچ بەشداریکی ئەوروپی نییە و یاری خۆیەکە لەگەڵ ڕالف ڕێنجنسا بیرمانە چێ هۆفناین کامشە و بایرەن یاری دەستپێکی بۆندزلیگای بەرامبەرەکە
گریزمانی ماوە ڕاهێنەرە لاوەکە ئەویش دانیەوە لەگەڵم پێگاتەیە بەتەواتی خۆیانین کرد و پار دوهەمینیانەش بوو لە ئەوروپایەکە تووشی دۆڕانات کەواتە کۆڤاچ ئەم ساڵ هەمووی بەرامبەری وەستاون ئەبێ بەرامبەر هەمویان بۆستێتەوە ئەمە بەس لەسەر ئاستی ئەڵمان بەڵێ کار و کاردانەوەکە دروستەکە گەرم لەسەر ئاستی بایرن گەورەتر کاک محەممەد لەوەی من جۆبیستی بووم هەتا ئێستا لە ئیدارەی بایرن منشن ئەوان هەر دۆخی ناوخۆیان بەلاوە گرنگترە ئەوان ئەڵەن ئێمە دانانیشین لە ناوخۆیان بدۆڕین بۆ چامپیۆنز لیگ ئانشلۆتی خۆی باجیەوەیە ئەنشلۆتی ئەو لە یاریەکەی دۆرتمۆنا بە هەموو پێگاتی سەرەکی و یاری کرد لیڤا تووشی پێکان بوو ڤیداڵ تووشی پێکان بوو هۆمێلس تووشی پێکان بوو نوێر تووشی پێکان بوو 4 گۆڵی لە دۆرتمۆن کرد بەڵام دوایی لە بەرامبەر ڕیاڵە یا ئەو یاریزانانی باجی داواکاری مەطلبی کارگەر ئەوان ئیدارەی بایرن وا بیرەکاتەوە کاک محەممەد من نازام من بۆ خۆم ئەڵمانیام نەبینیەوە بە هیواشم بیبینم بەڵام ئەوانەی لەوێن باسەکەن کێبرشەی بۆندزلیگایان چەند بەلاوە گرنگترە وەک لە چامپیۆنز لیگ بەڵام بڵێ بۆ چامپیۆنز لیگەم بایرەنە بەهێزە بێت نا من پێتەڵێم بایرەنە کۆمەڵە یاریزانی پیر و پەکەوتەی هەیە کۆمەڵی یاریزان کۆمەڵە هێڵی تەواو باس حەزەکەم ئەها هیچ پرسیار ناکەم سەرنجی تۆ لەسەر خولی ئیتالی لەبەرەوەی ئەگەری شەڵات دەرفەت هەبوو ئەبێ ئاوە چۆن باسی پرێمەر لیگمان کرد باسی خولی ئیتالیش بکەین بەڵام منەوەی خۆشحاڵی کردوم گەڕانەوەی ئەنشلۆتیە بۆ کاری ڕاهێنەراتی من عاشقی ئەنشلۆتی منێکێکم لەوانەی کە سەرڕاوی حەزم بە پرسیار عاشقی ئەنچیلۆتیت ینی زۆرترین شکستی بایر مونیخ لەسەر دەستی ئەنچیلۆتیەکەی میلان ئەم عاشقی آخر عاشقی ڕکابەر زۆر تایبەتە سەیری بەسم لەوەی ئەڵێم عاشقبوونی ڕکابەرێک زۆر تایبەتە لە کتێبی هونەری جەنگە کە 5,000 ساڵ لەمەوە پێش لە زین نووسراوە باز لەوەکە هەتا دوژمنەکەت خۆش نێ ڕکابەرەکەت خۆش نێ ناتوانانی ڕوبەڕووی پیتۆ باشە بەڵام لەگەڵەوەشا خۆ من هیچ ڕوبەڕووبوونەوەیەکم نییە من عاشقی ئەنشلۆتیم لەبەرەوەی ئەنشلۆتی لەگەڵ میلانە بەس ئەنشلۆتی توانی بایران ڕاگری بەس ئەنشلۆتی توانی بایران ئەوەنە قورس بوو بەڵام ئەنشلۆتی ئەو خۆشی بوو بە ڕایەنەری بایران بەس یەکێت تۆپی ئەوروپا قوڕیان کرد بەسەرا و من دڵنیاش دەکەمەوە کاک محەممەد لەماوەی داهاتوە ئەنشلۆتی کاتێ باز لە ئەزمموی بایرەنەکە باز لەو خاڵاکە کە ئیدارەی بایرن هیچ کاردانەوەیکی نەبوو کاتێک کەیانەکە لە ناو سانتیاگۆ بیرنابیەوە گۆڵی دووەم لە ڕیاڵ مەدرید دەکات بەرەو ئەوڕوا سەرکەوێ بۆ قۆناغی داهات و پۆلیسی مەدرید دێتە ناو یاریگاوە لە هاندەرانی بایرەنەیە تووشی شۆکە بن لیڤاندۆفسکی خۆی و گۆڵچیە مێنەوە داوە ئاڵا بەرزەکاتەوەڵێ ئۆفسایدە بەس ئۆفساید نییە دوای یارێکە ئیدارەی بایران هیچ کاردانەوەی نانا ما بەسم لە قسەی ئەمە ئەنشلۆتی تووڕە کرد ئەنشلۆتی ئەو وەرزە چامپیۆنز لیگی ئەنشلۆتی بوو کاک محەممەدی بایرن نەبوو ئەو نازناوی ئەنشلۆتی بوو ئەنشلۆتیەوە نییە زێدان لی بەرێتەوە آخر یاریەکەمان بینیممان دوو یاری کرد بە دە یاریزانەوە کاکە چی بە زێدان نەکرد ئەمە بۆ ئەنشلۆتی ناخۆش بوو بەڵام من یەکەم ڕوبەڕووی هێزی ڕۆناڵدۆ بوو دووەم من کە ئەنشلۆتی بۆندی لەگەڵ ناپۆلی کرد یەکسەر نووسیم ناپۆلی چاوەڕێی ناپۆلی بن ناپۆلی خۆش ئەم یاری ناپۆلی و میلان ئەبینین چی یاریەکە بێ ئەجا لەگەڵیشە تەماشای یوڤەکە بە کریسیانۆ بە کۆستا بە دیبالا بە ئەو جەماعەتی کە لە دوایانەوە بینیشمان چی یاریێکیان پێشکەش کرد بەرامبەر کیڤۆ ئینتەر نازان بۆ ئینتەر وایە لەگەڵ سپالێتیا ئینتەر یانێکی زۆر بەهێزە زۆر باشە پێریسیج کابێ چاوەڕی چێژیش من 2 ساڵ لەمەوە پێشوتومە من زۆرترین یاری کالچۆن بینیوە پاریش بە ئەمان شێ زۆرترین یاری میلان و کالچۆن بینی ئەم ساڵیش دانە ڕاستلان زۆر سواز بۆ ئامادەبوونێکە لەم ئەڵقەی بەرنامی دەروی یاریگاش لەگەڵم ئامادەبووی ئایزانم ئەمە بڕگە و بابەتی ئەمڕۆمان بوو کە بەداخەوە نەمانتوانی بە پێی پێویست بە تای باسی تاوی خولەکان بکەین تا بەرنامەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد